کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری دوورخستنەوەی ژمارەیە کاندیدیدا لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کە ناوی 11 کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی تێدایە. کاندیدکردنی بەعسیەکان لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە نیگەرانی خەڵکی بەدوای خۆی داهێناوە. پەرلەمانتارێکی پێشی کوردستان دەڵێت ئێستاش ئەوانەی لە سەردەمی بەعسدا دەسەڵاتیان هەبوو هەر نفوزیان هەیە. بەداخەوە ئەمەی کە هەیە لە ڕاستیە لە هیچ شوێنێکی دنیای نییە کە تۆ ڕووبارێک خوێنبەی ئەمە و جینۆساید و ئەنفالە کەسی بکوژی ڕۆڵەکانی تۆ معەزەز مکەڕەم بسوڕێنەوانی و بگرە ئێستا بەشێک لە کەسوکاری شەهیدان و هاوڵاتیان ئەبێ بچن مراجعە و واستە بە ئەوام بکەن و ئەوەی کە لە سەردەمی بەعسا چۆن نفوز و مەکانەتیان هەبوو مەساڵح و دەسەڵاتیان هەبوو ئێستاش بە هەمان شێوە. بەڵێ ئەمە ئەو پەڕی شەرمەزاریە کە بزانن یەکێک بەعسی بووە و پێوەەر و ئەو خاڵانی کە هەیئەی موسائلە و لێپرسینەوە دایناوە نابێت لەو کەسەدا بێ بێ کاندیدی بکەی. ئەمە دەستە پاچەیی و کەمتفاقی و ئیفلاسی سیاسی ئەو حیزبە دەرەخا کە بەعسیە کاندیدەکە و دواتیش ڕەتەکرێتەوانیانی. بەپێی ئەو لیستەی کە لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە بڵاو کراوەتەوە 6 کاندیدی یەکێتی نیشتیمانی لە بازنەی کەرکووک و نینەوە و 5 کاندیدی پارتی دیموکرات لە بازنەکانی سلێمانی و نینەوە بەهۆی ئەوەی یاسای ڕیشەکێشکردنی بەعس دەیانگرێتەوە لە پرۆسەی هەڵبژاردن دوور خراونەتەوە. بە بڕوای چالاکێکی بواریان فال ئەوەی کراوە ئەو پەڕی نزمێتیە بۆ دەسەڵاتداران و بێڕێزیشە بە خوێنی شەهیدان. هەرەوەی کە لە عێراق نزیکی 400 کەس لەسەر ئەو یاسایە دوورخراونەتەوە، یعنی لە عێراقا ئەوەی پێوتێ مەبدەئی بوون و ئەوەی پێوتێ ئەخلاقی بوون لە ئاستێکی زۆر نزمایە. ئەمە یەک وەکو عێراق بەگشتی کە هەمووی باسی ئەوە کە قوربانی دەستی بەعس بووە. لەوە ناشرینتر ئەوەیە کە تۆ لە هەرێمی کوردستانە ئەم دوو حیزبە کە چۆنەڵی هەموو ژیانان بە حسابی خۆیان تەرخان کردو بۆ دژاتی بەعس ئێستا بێن نزیکەی 10 کەس بۆ 11 کەس کاندید بکەن کە پێشینەیان بەعسی بووە و لە بەغدا ئەم بابەتە هەڵبوەشێتەوە، ینی کاندید بوونیان هەڵبوەشێتەوە. یعنی ئێساکە گەیشتوونەتە ئاستێکە پەنا ئەبەنە بەرەوەی کە کاندیدی بەعسیشیان هەبێت، بەعسیشیان هەبێت لە ڕاستی کە ئەو بخۆی بەڕاستی ئەو پەڕی نزمێتیە. دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم کە دەیان تۆمەتبار و تاوانباری ئەنفال و تاوانەکانی دژی کوردیان داڵدەداوە و تەنانەت پلە و پۆستیشیان پێداون، ئێستا بە کاندیدکردنی هێندێک کەس کە یاسای ڕیشەکێشکردنی بەعس دەیانگرێتەوە خەریکن هێندەی دیکە زامی کەسوکاری قوربانیان دەکولێنەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.